من ناوم عوسمان پیرەس باوکیشم حەمەینەوە بوو خەڵک بێساران پێم ێژن خەلیفە عوسمان بێساران دەیەکی گەورە و خۆشە و پاڵی دا بە شاخی شانشین و میروێژ دوو سەعاتێ لە شار سنەوە دوورین تا لە بیرم لەکوێ بێژم بێساران گەورەترین لادەی کوردستانی ئێرانە ئەتوانم بێژم جەمعیەتمان 10,000 کەسە بێت مەلام سەفای بێسارانی لەم دێ لەدایک بووە من خوێنەوار نیم بەڵام ێژن شاعرێ فرەخاز بووە ئێرە ئەوە ئاو هەوای خۆشە هەر کەس تۆزێ خوێنەواری بێت ئەوێتە شاعر سی ساڵەتە خوا شەرتم کردووە خاکە بەم بۆ نەزیفەی دراوسێمان نەزیفە وەسای تەنورە خۆشم شاگردی بووەکەم هەر وەختێ دەسە خەمە ناو ئەم هەڵە ئارام بەموو دیواری ماڵەکانیشمان هەر بەم هەڕێ هەیە لە ساوەدەی بانەکەشی دارەڕاکەین ئێمە دڵیشمان وەک هەرگی ماڵەکان سادە و نەرم لە هەرزەکارەکان ێژن بابانەکان هەڵتەکێنینەوە وەک بانی ناوشاریان لێ بکەین بیان کەینە ئاسن منیش دەترسم دڵەکانیشمان وەک ئەو ئاسنانەی لێ بێ و ئەو نەرمی و ڕەحم و بەزەیەتیان نەمێنێ خەڵکی ئاوایەکەمان کولێرە فرە خۆنتانان شوێن نییە تەنوریتیانە بێ فرەتریشی خۆم دامناوە هەرچی ژنە ئەزانێ کولێرە دروست بکە بەڵام نەزیفە تەنیا ژنێکە ئەزانێت تەنور دروست بکە
لێوەڵ کارۆ خۆی سڵاو ساگیان قوربانە ومانی نەوی هەموو جارێ دوای تەواوبوونی تەنورەکە سەعیدەی ژنم چایەکەم بۆ هێنێ 50 ساڵ زیاتر ژنوشوی سەعیدە فرەتر لە من کارەکە و کەمتر قسەکە ئەم کەم قسەیە خەریکە پیر و خڕەمانەکات ئەمڕۆ چم بۆ لای مریەمی ئاشەوان بێساران تەنیا ئاشێکی هاتیە 2 ساڵە میرزا محەممەدی ئاشەوان مردووە مریەم بووە بە ئاشەوانی دیەکەمان خلاص السلام عليكم أول كان ما أقول بيها بيكي بارد ونز بين مردم للريخوة هاي السلام عليكم ديدي هاي السلام ده خالويش بردنی تەنور لەلایەکەوە بۆ لایەکی تر سەختە من نەبم کەس نایبا سەعیدەی ژنیشم فرەوەغ لە تەک مایێت گیانم بە حیلەیە حیلە ئەمبارە هەڵنەگرێت کەس پێی هەڵناگیرێ لە ڕێگا حیلە لە ئێمە زیاتر ماندووە بێ حیلە هەرچی کەسی منە فرە خۆشم گەڕەکە لە زوان یەک حاڵیەوی
ڕێگەکانمان سەختە بەڵام خۆشە. ناخم ان شاء الله من دستام حاضر کرده بی اردو مردم حاضر کرده بارو حتی چو به حاضر کرده بارو واتم حل جوشش کردینی انا بپین کفاشا انا پیشم ماسته هنا پیشم منو نمکینه واحد كذا مزنوي هميرين مزان. أخم شكر بي يعني يا مكي تخد زان. دست عواج بحفرة وشنا. أشياء ما صوتي وش بيها ترتيب وش بيها واللي يدير المحسن. هذه وانا. كذا وانا ونش وانا ونش وانا ما. هذه ذوك اللي بدي المكان ده. بستانفر. بستانفر. بس بكاري كده أنا خير. واش مقرضة کولێرەکردن بە هاوجەمعی خۆشە تامی فەرقەکە. کولێرەکانمان فرە خۆشن جایەکی تێکن ڕەنگ کولێرەکان وە زعفران سوورەکە گشت کەس پێشێ قاخڵی بەڵام من ناوم نیاز زعفران کوردی. خواست یک کلی جوانی بکرای من مزنی. Yani. ئابێ ئابێ کەنشکە با کولێرێکی بم پێ
ها ناسم ما خيرو ها والله بكرتنا ماني سلام سلام جمال بين جمال بين كي كوليريا بخون بخوارو كركا لا بخوارو كوليرا كبوه دوای تەوابوونی کولێرەکانم تێمە سەرم قەورسانە 16 کوڕوکەنیشمیتیا خەوتووە باوکی 16 مناڵ بوو لە تەک خوا شەرتم کرد ئەر لەو 16 مناڵەیەکێنم بۆ بێڵێ تۆ هەموو شەو جەحمەیەک کولێرە بەسەر خەڵکا پەخش بکەم ئەو ئاواتمە نەهاتە دی هەر 16 مناڵەکەم مردن پیغمبری اهل و اصحابی شو تمام مؤمن و مسلمانی اهل و ایمانی و مغرب ثانیه و هادی و دادیم هدیة فاتحة يا حي يا قيوم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بێژگە لە مناڵەکانی خۆم چەند پشتریشم وانە ژێرم خاکە فرێک لە کێلەکانیم قەورسانە بەدەست خۆم دامناوە بێساران خاکی دڵگیرە خۆشم حەزەکەم لەناو ئەم قەورسانە بخەوم